وزع. اما کوکومک و گنج دور آکریت خوب خشت رابین دو باش کردن هزار کمامو زور دست گرکا سر حالاتیت قضا آکری اما گروه کیه گروه دوی مال برنزی 5000 ماسکو دمام کو دست گرکا دو باش کردن. براستی الفيدا ما هفنو كامتدا کو کرونا الآخره برف زدبونی دچید یا پیت وی اول سر همی حالاتی که خوب پاراستن الهمیش تکی گرنگتره دستکش و کمامه دیگلک و مترسی دیر کهوین. هم پروژه ما لسرتا دا که جز کمان بررسی زور کم هبو لسال 2016 بردوامین فلیر لما خوازی خوبان هلککان لتروکینین دوباره انکین با جوشک انکین بازار رو برشوازی جمله و مفرد بو اولاتیان کردستان خوبان که لیسون مدن داشتین جوری پلور و هلکلا اولاتانی درو آورده اکین. ام جوچکەیەک هەڵها دەیهێنینە ناو قاعەوە لە ناو قاعەیە بیدایەت شەکراوێکی ئەدەینێ بۆ بەکارخستنی ئیشتیهای ئەو جوچکە ئیشتیهایە ناوی ئەو جوچکە پێویستە ئەوە بخوات بۆی ئیشتیهای بکەوێتە کار دوایە علەفی سۆپەرفیدی دەرەجەیەشی دەینێ علەفی دەرەجەیەک بەعام هەر علەفێک بێ دەرەجەیەک بێ ڕقەمیەکی ورد لەبەرەوەی ئەو جوچکە وردە ئەگەر ئەو وردە نەبێ و علەف وردە نەبێت ناتوانێت بیخوایان پێی ناکەوێت تەسەمومی پێکە. Разрешение на съемочку есть? Ну, хотелось бы сказать, что этот парк, мемориальный комплекс, является излюбленным местом нашей семьи. Мы свободное время любим проводить на территории этого парка. Это является крупнейшим мемориальным комплексом как в России, так и в стране. Его площадь составляет 135 гектаров. Куда пойдем? Нет? Есть будем? Мы приехали вместе с сестрой и детьми. Они приехали из Оренбурга, и первое, что я захотела показать, это Парк Победы. Но, тем не менее, детям тоже здесь было чем заняться. Они развлекались, веселились, глазели на технику, на самолеты.